ئەو پرۆژانە بوون کە لەلایەن دەستێوە بەرهێنانەوە مۆڵەتیان پێدراوە کاریان تیاکرێ. بەڵام ئەمە بەس نییە بۆ هەر وڵاتێک کە بیەوێت ئابوووریەکەی بەرەو پێش بەرێت. پێویستی بەوەیە کە پرۆژەکان ڕاستە زیاتر بێ بەڵام کوالیتیەکەشیان باشتر بێ. بۆیە هەمیشە دەستێوە بەرهێنان هەوڵی داوە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆژەکان هەمە چەشن کات و لە داهاتووشدا بە پاڵپشتیکردنی زیاتر بتوانن کوالیتیەکان هەم باشتر بکەن و ڕێژەکانیشیان زیاتر بکەن. بۆیە سەرمای وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستانی ئێستا 10 میلیارد دۆلاری تێپەڕاندووە. بۆ مەبەستە ئێمە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد شکریمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمانە سەرۆکی دەستێوە بەرهێنان دکتۆر بە خێراتیم کاتت زۆر سپاس. دکتۆر ئێمە بە شێوەیەکی گشتی نیشانمدا کە پرۆژەکانی وەبەرهێنان چۆنە بە پێی پارێزگاکان و جۆرەکانیشیان. بەڵام ئێستا ئێوە پلانێکی نوێتان داڕشتووە و چاوەڕێوەکەن کە زیاتر بێ. هەڵبەت بە ئێوە پشتخای من بەوەی کە داتاکان ئەوەندە زیادی کردووە بۆیە ئامادەن پلانەکانیشتان تۆکمەتر بکەن. بۆچیش ئەوەی کە جێی سەرنجە بۆ بەرهێنانی بیانی چۆن نەتوانن وەکار ئاسانیەکان چین کە ئێوە سەرنجی وەبەرهێنی بیانی ڕاکێشن لە هەرێمی کوردستاندا ئەو سەرمای هەیەی بێنە لە هەرێمی کوردستان وەگەڕی بخات. طبعا سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە. هەرێمی کوردستان بەگشتی ئیمکانیاتی جەزبی وەبەرهێنانی زۆری هەیە و ئەو ئیمکانیاتانەش طبعا لە چەند ڕۆیەوە دەتوانین وەکەوەی کە پێ دەگوترێ پۆتێنشال وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بۆ خەڵکی ئەژنەبی کە بێتە هەرێمی کوردستان یەک جار زۆرە. یەکێک لەوانە مەسەلەی سەرچەوەی سەرزەوی و ژێرزەویە، هەبوونی خاکێکی بەپیت، هەبوونی ئاوە و 4 وەرزی ساڵە، هەبوونی شوێنی گەشتیاریە، کۆمەڵێک ئیمتیازات هەیە هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ دراوسەکانمان لەگەڵ عێراق بەشەکانی تری عێراق بە تایبەتی. هەرێمی کوردستان لە ماوەی داهاتوودا ئینشاڵڵا دەبێتە قبلەیەکی زۆر گەورە بۆ بەرهێنەرانی بیانی بەپێی ئەو تەحزیراتانەی کە ئێستا دەکرێتن، چونکە لەو ملتەقا و لقاءاتانەی کە جەنابی سەرۆک وەزیران لە دەرەوەی هەرێمی کوردستان کردوویەتی و لە داهاتووشدا دەیکاتن و ئەو وەفدە ئەژنەبیانەی کە سەردانی هەرێمی کوردستان کراوە لە ماوەی ڕابردوودا ئەو تەحزیراتانەی کە ئێستا دەکرێتن ڕێگەیەکە بەرەو ئەوەیە کە وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان زۆر زیاتر دەبێتن لەو سێکتەرانەی کە ئێمە پێویستیمان بە سەرمایەی بیانی هەیە. لە هەموو سێکتەرەکان ڕەنگە ئێمە پێویستیمان بە سەرمایەی بیانی نەبێتن، ئێمە اکتیفا دەکەین بە وەبەرهێنانی ناوخۆیی، بەڵام لە هەندێک بواردا کە پێویستی بە سەرمایەی گەورەیە بۆ نمونە لە دروستکردنی پرۆژەی ژێرخانی ئابووری گەورە، ڕێگەکانی هاتوچۆیە بە هایوێ و بە خەتەکانی قیتارە، هاتوچووی گشتیە لە ناو شارەکانە، بابەتی دروستکردنی سەدەکانە، بابەتی دروستکردنی کارگەی گەورەیە، بابەتی سۆدوەرگرتنە لە مەعادنە لە هەرێمی کوردستان. ئەمانە هەمووی پێویستی بە سەرمایەی بیانیە و داواکاری ئێمەش بۆ ئەوەیە لە وەبەرهێنەرانی بیانی تا ئەمڕۆ ئەوەیە کە بێن لەو پرۆژە استراتیژیانە سەرمایە گوزاری بکەن. بینیمان لە ساڵی 2023 کارگایەکی گەورەی چیمەنتۆ جەنابی سەرۆک وەزیران بەردی بناغی دانا لە بینی شەریکەیەکی ناوخۆی زایدن شەریکەیەکی سینی کە سەرمایەی خوان هینا لێرە خەریکی ئێستا خەریکی بەرهەمهێنانن. طبعا هەرێمی کوردستان بەپێی ئەو داتانەی کە بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ لەسەر سکتەری کشت و کاڵ لەبەردەستە باس لەوە دەکەن کە هەرێمی کوردستان جیاواز لەگەڵ ناوچەکانی تر هەم ئاوەکەی بۆ زیراعەت باشە هەم خاکەکەشی بۆ زیراعەت باشە، کەواتە ئەمانە فاکتەری گرنگن بۆ جەزبی مستەثمرینی ئەژنەبی. دەمینێتەوە ئێمە خۆمان حازرکەن لە ئەرزی واقع کە ئێستا حازری باش دەکرێتن بتوانین هەموو مستەلزەماتی پێدانی مۆڵەتێک بە وەبەرهێنەرێکی بینن لە هەرێمی کوردستان مۆڵەتیان پێ بدرێتن. بۆیش لە هەموو ڕۆیەکەوە چ ئێمە وەکو دەستەیە بەرهێنان چ نووسنگایی جەنابی سەرۆک وەزیران چ وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان لە حازریدان بۆ ئەوە استیقبالی مستەثمرینی ئەژنەبی بکەن و بێن سەرماگوزاری لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر، وەکو وترێ سەرمایەدار وەکو ئەو کەشتیە وایە کە ئەترسێ لە دەریایەکی پڕشەپۆل، هەڵبەت هەموو کات هەوڵەدات بۆ کەنارێک لەنگەری تیا بگرێت کە ئارام بێ کە سەقامگیر بێ. ئەمە هەڵبەت لە هەرێمی کوردستان ڕەنگی داوەتەوە بۆیە ئێوە داهاتووی وەبەرهێنانتان بنیاد ناوە. جا پێم خۆشە بەیەکەوە سەرنجێک بدەین و تۆش ئاماژە بە داتاکان بکەیت کە ئامادە کراوە لەسەر داهاتوی وەبەرهێنان.
ئەوە جێی سەرنجە کە ئێوە داهاتووتان بۆ بەرهێنانیش دیاری کردووە بەم شێوەیە کە ئێوە وەکوتیشە ئاماژە و پێکرد کە پلانتان لەسەرەوە داڕێشتووە بەهۆی ئەو ئاسانکاریە بەهۆی ئەو ژینگە و سەخامگیری کە وتم کەنارێکی ئارامە هەرێمی کوردستان بۆیە چاوەڕێیەکەن داهاتووە بەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان بگاتە 13 ملیارد دۆلاری ئەمریکی ئەمە هەدەفی ئێمەیە لەوانە لەوە زیاتریش ئێمە هەدەفمان بودانەوە لە دەستەوە بەرهێنان زایدن فەرمانگەکانی و بەرهێنان پلانمان هەیە لە 2024 ئینشاءڵڵا ئێمە لە 2023 گەشتینە 155 وڵاتی و بەرهێنان بە سەرمایی زیاتر لە 4 میلیارد دلاری ئەمریکی بۆ 2024 پلانمان وایە بەپێی ئەو ڕێکارانەی کە ئێستا لە بەردەستی ئێمە وەکو دەستە فەرمانگەکانی و بەرهێنان لە هەموو شارەکان پلانمان وایە ئێمە بگەینە حەدی 200 مۆڵەتی و بەرهێنان 6 میلیارد دلار بتوانین ئەم مۆڵەتانەی کە لە بەردەستن تەواوی کەینەوە لە 2024 طبعا لەگەڵ ئەوەشدا بۆ جەزبی وەبەرهێنانی ئەژنەبی حاضری دەکرێت کە چەند پرۆژەیەکی استراتیژی هەیە لەگەر چەند وڵاتێک ڕێککەوتنامە لەسەر پێداویستی و خواستی ینی ناوچەکە یاخود لەسەر خواست و پێداویستی هەرێمی کوردستان داواکەن طبیعی پرۆژەکان لەسەر خواستی هەرێمی کوردستانە بەپێی ضرورەتە ئەوەی کە ئێمە پێویستیمان پێ هەیە ئێمە لە بواری ژێرخانی و ئابووری چەند نەقسێکی گەورەمان هەیە بۆ نمونە بەستنەوەی هەموو شارەکانی هەرێمی کوردستانە بە خەتی هاتوچووی خێرا و بە خەتی قیتار و بە دروستکردنی سەدی گەورە و منتەجعاتی سیاحی گەورە ئەمانە هەمووی حاضریان بوو دەکرێتن بۆ ئەوەی بتوانین چ لە ڕێگەی وەبەرهێنەری ناوخۆیی یان بیانی ئەمانە ببێتە پرۆژە و ئیشی لەسەر بکرێت هەرەوەشە دکتۆر کە ئاماژەتان پێ کردووە کە وەبەرهێنانی بیانی 125 بەرز بکەنەوە و هاوبەشیش بە هەمان شێوە بزانین داهاتی و بەرهێنان لە چ ڕوویەکی دیکەوەیە کە ئێوەتانەوە وە پلانەکەتان بۆ داناوە ئەوەی جێ سەرنجە من بینیم لە ڕووی کشتتوکاڵ و پیشەسازی و بازرگانیەوەیە ئەمە چۆن نەکرێت چۆن نەتوانن ئەو سەرمایی وەبەرهێنان لەو سێکتەرانەدا کە کشتتوکاڵە پیشەسازیە بازرگانیە 5 میلیارد دلار بەرز بکەنەوە طبعی ئەمە بەپی پلانە ئەو پلانەی کە دانراوە ئەو پرۆژانەی کە هەیە ئێستا لە دەرفەتەکانی وەبەرهێنانە ئێمە چەندین ینی بەپی ئەو بەپی وزارەت پلانە پەیوەنددارەکان چەندین پلان لە بەردەستی ئێمەیە کە هەندێکی هەیە پێ دەگوترێت دەرفەتی زێڕینی وەبەرهێنان کە ئەوانن هەڵبژاردەی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانن و حاضرن بۆ ئەوی وەبەرهێنەران بین کاری لەسەر بکەن هەندێکی هەیە ئەو بریتە لە وەبەرهێنانی ساوز کە دیسان لەگەڵ دەستەی ژینگە ئیشی لەسەر کراوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش مەبەستێتی لە بواری وەبەرهێنانی ساوز هەنگاوی زیاتر زۆر گرنگە دکتۆر چونکە ئێستا جیهان سەرقاڵی ئەمە هەم جیهان سەرقاڵیتی هەمیش وڵاتانی دنیا پشتگیری دەکەن و هەرێمی کوردستانیش و لەسەر ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران حکوومەتی هەرێم هەنگاوی زۆر باشینەوە کە بچێتە ناو خەریتەی جیهانی لە وەبەرهێنانی ساوز تا بتوانین ئێمەش بەشدار بین لە پاکراگرتنی ژینگەی جیهانی زایدەن سود وەرگرتن لەو فەندانەی کە بۆ ئەم مەبەستە تەرخان دەکرێتن هەرێمی کوردستان بتوانیتن هەندێک لەو سەرما بێنێتە هەرێمی کوردستان و پرۆژەی ساوزی پێ جێبەجێ بکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەم لە بواری وەبەرهێنانی ساوز هەم لە بواری کشتتوکاڵ و پیشەسازی و بە تایبەتی مەسەلەی تاقەی متەجەدیدە سۆلار و ئەوانە و هەم لە مەسەلەی گەشت و گوزاریش ئینشاءڵڵا پرۆژەی زۆر گەورە و استراتیژی لە بەردەستن کە نزیکترینیان لە هەولێرێ مەسەلەن پرۆژەی گەشتیاری سەفینە کە ئینشاءڵڵا لە ماوەیەکی داهاتووی نزیکدا دەست پێ دەکرێتن و چەندین پرۆژەی تریش ئەعلان دەکرێن و دەخرێنە بواری وەبەرهێنان و کە پرۆژەی استراتیژین بۆ داهاتووی هەرێمی کوردستان زۆر گرنگن و پێویستیشە هەرێمی کوردستان سود لەو پۆتێنشیاڵە لەو ئیمکانیەتی وەبەرهێنان وەربگرێتن خەڵک بێت ڕووی تێ بکاتن لە جیاتی ئەوەی خەڵکی عێراق خەڵکی ناوچەکە بچن لە وڵاتێکی دوورەدەست سیاحەت بکەن کوردستان دەکرێت ئەو ئیمکانیەتی هەبێتن پرۆژەی گەورەی سیاحی دروست بکە خەڵک بە هەفتە بمێنێتەوە لە شوێنەکان بێزار نەبیت ڕاستە جا دکتۆر ئەمە دەریەخات کە هەم دەستەی وەبەرهێنان پەیوەندێکی باشی لەگەڵ هەموو سێکتەرە جیاوازەکانە هەیە و دیراسەکردنی ژێرخانی ئابووری تا چەند گرنگە بۆ بەرهێنەران چونکە وترێ سەقامگیری ئابووری و لەگەڵ سەقامگیری ژینگەی ئەو شوێنی کەسیەتی و سیاسیش لەگەڵیە بەڵام ئەوەی کە گرنگە سەقامگیری ژێرخانی ئابووریە ئێوە هەوڵێن تا چەند لەمە کار بکەن بۆی بتوانرێ پرۆژەکانی دیکەی وەبەرهێنان
لەو خزمەت گوزاریە لەو ژێرخانە ئابووری هەیە سوود ببینێت؟ طبعا ئێمە لە کوردستان هەندێک گرفتمان هەیە لە تەکمیلەکردنی ژێرخان. لە کابینەی نوێمدا ڕێگەکان باشتر کراون و ئیشی لەسەر کراوە و بابەتی تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەکان باشتر کراوە، بەڵام هێشتا دیسان بۆ نمونە لە ژێرخانی دروستکردنی مەناطقی سیناعی جارێ ئێمە لە مەراحلی سەرەتایین تا بتوانین دەست پێ بکەین و دروستی کەین. لە مستەسمر کە دێ لە دەرەوەی هەرێمی کوردستان کە دێ تەماشای چەند فاکتەرێک دەکات، بابەتی ژێرخان و نەقلی کەرستەکان و نزیکی موادی خام لە کارگە یانش دواتر ئاسانی لە گواستنەوەی کەرستەکان لێرە بۆ وڵاتانی دەرەوە هەمووی دەچنە قاڵبی ژێرخانی ئابووری بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی جددیە لەسەر ئەوەی کە ئەم ژێرخانە بۆ ماوەی داهاتوو باشتر بکاتن تاکو زەمینە سازی زیاتر بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان دروست بکرێتن. زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەوە بەرهێنان بە هیوای هەمیشە بەرهەمی زیاتر و بەرهێنانی باشتر بۆ هەرێمی کوردستان. سپاس بەخێر بن.